وڵی بەتایبەت لەسەر پێبوونی گەل لەسەر دۆخی داهاتووی ئێران چی دەبێت دێنێ لای بەڕێستان 45 ساڵ زیاتر کەمتر دۆخی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر فشارێکی زۆری ڕژێمی ئێراندایە سەرهەڵدانەکانی گەلیش هەیە و بەتایبەت ئەم دۆخەی کۆتایی کە شەڕی ئێران و ئیسرائیل ئەمریکا هەیە بەردەوام لەسەر پێبوونی گەل هەیە کە تەنانەت گەلانی تریش لە تارانەوە پێشەنگایەتی بۆ ناڕزایەتیەکانەکەن ئەم دۆخە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ ئێران دەکرێت چۆن بێت و داهاتوویەکی چۆن چاوەڕێ بکات. زۆر سپاس بۆ ئێوە و بەخێرەتنی هەموو میوانانی بەڕێز دەکەم سپاس بۆ ئازادبوون و بۆ ڕێپاک بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە. پێشەوەی کە باسی ڕۆژهەڵات بکەم پێویستە ئێمە سەرنجێک بدەین لەسەر سیاسەتی ئەمریکا. سیاسەتی ئەمریکا و هەڵسەنگاندنێک بکەین لەسەر سیاسەتی ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر ڕۆژهەڵات. نەکە ڕۆژهەڵات بەڵکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەر چوار بەشی کوردستانەوە. خۆی لێرەدا دوو پرسیاری جەوهەری هەیە. ئایا ئەو ڕێکەوتنەی نێوان ئەمریکا و ئێران هیچ گۆڕانکاریەکی بەناوڕۆک لەگەڵ خۆیدا دێنێت بۆ گەلانی ئێران؟ و پرسیاری دیکەش ئایا بۆ ئەمریکا گرنگە کە گەلانی ئێران بە کوردیشەوە ئازاد بن یان دیموکراسی لە ئێراندا دروست ببێت؟ بێگومان وەڵامی هەردوو پرسیارەکە نەخێرە. بۆچی؟ لەبەرەوەی کە سیاسەتی ئەمریکا لەسەر بنەمای ئابووری و دەسەڵاتی سەربازی داڕژراوە و هەر جۆرە گۆڕانکاریەک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست ئەبێت بێگومان گرێدراوی ئەو سیاسەتەیە کە لەسەر بنەمای بەرژەوەندی ئابووری و سەربازی و دەسەڵاتی هەژمونگەرایی ئەمریکا و ئەو هێزانەی کە تێوەگەڵاوی پیلانی کۆلۆنیالیزمن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێوە دەچن. خۆی لە ساڵی 1923 دوای ئیمزاکردنی سایکس-پیکۆ ئەو بڕیارنامەیە کە ئێمە پێ ئەڵێین لۆزان، دوای ئەوەی کە ئەو بڕیارنامە ئیمزا کرا واژۆ کرا لە نێوان ئەو وڵاتانەی کە ئێستا ئەندامی ناتۆن و ئەو وڵاتانەی کە هەمویان خاوەن بەرژەوەندی ئابووری سیاسی و استراتیژی و ئیتر دیپلۆماسی و ئەمانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. بێگومان هەر گۆڕانکاریەک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست ببێت ئەبێ بەرژەوەندی هەموو ئەم زلهێزانە یان ئەندامانی ناتۆی تێدا پارێزراو بێت. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئێمەی کورد کە بزانین ئازادبوونی بەشێکی کوردستان دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر بەشەکانی تری کوردستان. بەڵام شتێکی هەیە، حقیقەتێک هەیە کە ئێمە هەتاوەکو سیاسەتی ناودەوڵەتی بەباشی نەزانین و نەیناسین و بەو حقیقەتە نەگەین کە تەنیا ڕێگەی ڕزگاری نەتەوەی کورد لە بندەستی و لە کۆیلایەتی و لە ژێردەستی هەژمونگەرایی یەکگرتنمانە. ئەوە زۆر خاڵێکی گرنگە. بۆچی؟ ئەمریکا یەکێکە لەو وڵاتانەی کە دەسەڵاتی ئابووری و سەربازی و بەرژەوەندیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەتایبەتی لەگەڵ ئێران. ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان ئێران و ئەمریکایە دیارە نە بە قازانجی نەتەوەکانی ئێرانە و نە بە قازانجی کوردیشە، چونکە هەر گۆڕانکاریەک لە ئێراندا دروست ببێت بەبێ گۆڕانکاری سیستەمی و بنەڕەتی دەستوری ناتوانێت کاریگەریەکی مایەدار و مایەندار و بنەڕەتی و کاریگەری بێت و بەرهەمێکی بێت بۆ نەتەوەکان. و خۆتان ئەزانن لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران توانیویە لە ڕێگای تند و تویژی، لە ڕێگای گرتن و کوشتن و شکەنجە و ئیعدام و کۆنتڕۆڵکردنی هێڵە ئینتەرنەتیەکان و سۆشیال میدیا و ڕاگەیاندن و لە هەموو لایەکەوە
خەڵکی ئێران و بە تایبەتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆنترۆل بکات و ڕێگایان پێنەدات کە دەنگی ناڕەزایەتی خۆیان بگەێن. دیارە ئەم ڕێکەوتنەی ئێرانیش لەگەڵ ئەمریکا تەنها بەرژەوەندیەکی دوولایەنەیە لە نێوان ئەو دەوڵەتە باڵادەستەی ناودەوڵەتی کە ئەمریکایە و لە نێوان حکوومەتێک کە مستەعمرەی دەوڵەتی ئەمریکایە. یعنی هەر گۆڕانکاریەک لە ئێراندا دروست بێت ئەبێ لە پێناو بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیان بێت. ئەو ڕێکەوتنەی کە ئێستا لە نێوان ئەمریکا و ئێرانە دیارە هیچ کاریگەریەکی بۆ ئێمە نییە، هیچ باشیەک، نە دیموکراسی، نە ئازادی، نە کیانێکی ئارام و ئابوووریەکی گەشاوە بۆ ئێران دێنێ و نە سوودێکیشی بۆ نەتەوەی کورد هەبێت. لە ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێراندا هیچ ئاماژێ، یعنی هیچ ئاماژێ بە ئازادی و دیموکراسی و گەشەپێدانی ئابووری و هیچ کێشەکانی ناوخۆی ئێران باس نەکراون. ئەوەی کە لەوێدا باسکراوە تەنها ئەگەڕێتەوە بۆ سەر بەرژەوەندیە ئابوووریەکانی ئەمریکا و سیاسەتی ئەمریکا و مانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی، یعنی ئەو کەسانەی کە بەڕێوەبەرایەتی ئەکەن لە ناو دەوڵەتی پوڵی کۆماری ئیسلامیە و خەریکن سیاسەتەکانی ئەمریکا و سیاسەتەکانی هاوپەیمانەکانی ئەمریکا بەڕێوە بن. سیاسەتی ئەمریکا وەکوتم تەنها بۆ پاراستنی خۆی. ئێمە چۆن ئەبێت بتوانین بۆ ئەنجامە بگەین یان بۆ حقیقەتە بگەین کە بەرژەوەندی ئێمە تەنها لە یەکگرتندایە. وەک ئەزانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا تونندوتێژیەکی زۆر بەرفراوان بە تایبەت بەرامبەر بە ژنان بەڕێوە دەچێت لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە. چونکە ئەو دەسەڵاتە تەنها لە ڕێگای زبر و زەنگ و تونندوتێژیەوە ئەتوانێت بمێنێتەوە. و ئێستاش ئەبینین کە ژنان و بە تایبەتی ژنانی کورد کە پێشەنگایەتی ئەم شۆڕەشە نوێیە ئەکەن هەر لە سەرهەڵدانی ژن ژیان ئازادیەوە تا ئێستا ژنانی کورد توانیویانە پێشەنگایەتی خەباتێک بکەن نەک لە تەنها لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵکو ئەم شەپۆلە گەیشتووەتە ئوروپا و ئاسیا و لە هەموو شوێنەکانی دنیا ئەبینین گەلانی جیاواز ژنانی کۆمەلگا داگیرکراوەکان و حتا ئەو کۆمەلگایانەش کە خۆیان بە خۆیان ئەڵێن دیموکراسیان هەیە ئەو ژنانەش هەڵگری ئەو فەلسەفەی ژن ژیان ئازادیە. بۆ چونکە فەلسەفەی ژن ژیان ئازادی تەنها باسی لەچکو باسی ئازادی جلوبەرگ و باسی ئەو ئازادیە ڕەهایانە ناکات کە مافی هەموو ئینسانێکە کە بۆ خۆی هەڵی بژێرێت، بۆ خۆی انتخاب بکات کە چۆن بژیت، چۆن هەڵسێت، چۆن دانیشێت، چۆن بێت و چۆن بڕوات و لەگەڵ کێ هەڵسێت و لەگەڵ کێ بڕوات. ئەوانە ئازادی فەردین کە ئێمە باسی ئازادی ژن و ژیان ئەەکەین، باسی ئەو ژینگەیە ئەەکەین کە لەلایەن داگیرکارانی هەژمونگەراوە داگیر کراوە. کاتێک کە ئەو دەوڵەتانە هاتن دەوڵەتی دەوڵەتنەتەوەی تورک و فارس و عەرەبیان دامەزران، دەستپێک لە دروستکردنی دەوڵەتی تورک لە 1932 کە بەڕەسمی وەکو حکوومەتی تورک ناسرا و دوا بە دوایەوە عێراق و دواتر ئێران و سووریا، ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو واژوونامە ئەو بڕیارنامانەی کە لە سایت-پیکۆ لەلایەن ئەم دەوڵەتانەوە ئیمزا کراوە. بە کورتیەکەی کوردستان و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بە ئاو و خاک و بوونە سروشتیەکانیانەوە، بە ڕێگا و بانە ئابوووریەکانەوە، بە ڕێگا تجاریەکانەوە دابەشیان کردووە لە نێوان خۆیانە کەوابوو ئەم دەوڵەتانە هەمویان بەرژەوەندی ئابووری و سیاسی و استراتیژیکی و
جیۆپۆلیتیکیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کوردستانیش ئەکەوێتە ناوەڕاستی هەموو ئەو جوگرافیایی کە لەلایەن ئەم دەوڵەتانەوە داگیر کراوە و دابەش کراوە جا بۆ ئەوەی کە ئێمە لە باشتر لەمە تێبگەین ئەبێ بە ڕۆحێکی گەورەتر و بە ژیرانە و بە عەقڵێکی کراوە و پێشوازی بکەین لە یەکتر هاودەنگی بکەین قسە بکەین دیالۆگمان بێت نەتەوەکەمان نەتەوەیەکی چەوساوەیە بەڵێ بەڵام لە هەمان کاتیشە ئێمە خاوەن زیرەکترین زاناکانین خاوەن بەهێزترین ژنین لە هەر چوار بەشی کوردستانە ژن ئەتوانێت کۆمەڵگایەک چاک بکاتەوە بەڕێز ئۆژەلان جارێک گوتوویە ئەڵێ کۆمەڵگای ئێمە لەبەر ئەوەی کە بە سەدان ساڵە داگیر کراوە چەوساوەتەوە لەبەر ئەوەی کە لە هەموو لایەکەوە ڕێگیری لێکراوە ڕێگیری گەشەکردن خوێندن زانستی لێکراوە ئێمە نەخۆشی کۆمەڵگایەکی نەخۆشمان هەیە پێویستیمان بە چاکبوونەوەیە ئەو چاکبوونەوەیە چۆن ئەکرێت ئەبێ ژن ببێت بە بەشێک لەو پێشەنگایەتیەی کە ئەتوانێت ڕێگە چارەکان ببینێتەوە بۆ چاککردنەوەی گەلەکەمان ژن ژیان ئازادی مانای ئەوەیە کە ژن و ژینگە یەکێکن ژیان و ئازادی بۆ هەموو مرۆڤێکە تەنیا بۆ ژن نییە بەڵام ژن ئێستا ژنی کورد پێشەنگی ئەو خەباتەیە ئەو شۆڕشەیە کە شەڕ ئەکات نەک تەنیا بۆ خۆی نەک تەنیا بۆ ئازادکردنی جەستە و ڕۆح و فکری خۆی لە کۆیلایەتی و لە پیاوسالاری و لە سیستەمی باڵادەستی و سیستەمی ئاینی بەڵکو ئەو ژنانە ئێستا خەبات ئەکەن بۆ ڕزگارکردنی خاک و زمان و کولتور و فەرهەنگ و مێژووی گەلەکەمان ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەیبینین هیچ جیاوازیەکی وای نییە بە تایبەت لەگەڵ بەشەکانی تری کوردستان ئێمە لەلایەن چوار دەوڵەتی هەژمونگەراوە داگیر کراوین بەڵام ئەوەش حەقیقەتە کە ئەبێ بیزانین ئەو وڵاتانە بۆ خۆشیان داگیرکراوی ئەندامانی ناتۆن کەوابوو ئێمە تەنها لەگەڵ سیستەمێکی چەوسێنەر لە ڕۆژهەڵاتی ئێران لەگەڵ ئەوانە شەڕ ناکەین